بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ لە هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانەی میهرەبانیەوە چیرۆکی نەخۆشیەکان بۆ دەگەڕینەوە بزان چی بووە. بەڕێزان مانگێک بۆ مانگونوویەک پێش ئێستا چارەخوازێک سەردانی کردین، تەنها شەکواکەی ئەوە بوو لەرزوتایەکی زۆری هەبوو. دوای پشکنینی تەواو دەرکەوت کە یەکێ لە گورچیلەکانی نزیکە لە سست بوونەوە بەهۆی بەردێکی گەورە کە قەبارەکەی 15 بۆ 17 ملیمە لە بەشی سەرەوەی بۆ ڕێی حالب تەواو ڕێڕەوی میزەکەی گردبوو. بۆیە لەو حاڵەتانەیە ئێمە ناتوانین بەردەکەی بۆ لابین، هەستاین بە دانانی قەستەڕەیەک کە بۆ ڕێیەکی ڕەبتی نێوان گورچیلەکە و میزڵدانەکات بۆ ئەی ڕێڕەوەکە بکرێتەوە نەخۆشەکە لە هاوکردن ڕزگاری بێ و لە سستبوونیش دوور بێ. بۆ ڕێکەماندانە 6 هەفتە مایەوە دواتر نەخۆشەکە وەزئی سەریری مستەقر بوو، دەرزوتای نەما، سستبوونەکەی باش بوو. ئەمڕۆ بڕیارمان ناوە سۆندەکەی بۆ لابین و بەردەکەشی بۆ لابین لە ڕێگای کونێکی بچووکتر لە نیو سانتیم فەرموو لەگەڵمانابن. ئێستا لە هۆڵی نەشتەرگەریەوە وردەکاری نەشتەرگەریەکە دەبینن بە هیوای سەلامەتی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی